سڵاو حرمەت ئازیزان و خۆشەویستان هەر لە خۆ لە دوێشەوە قسەم بۆ نەکردوون بیرمەکردن بەڕاستی وتم منطقی تیان نییە من نەچمەوە بۆ لایەن ئەم شەویش هەنێ قسەیان بۆ نەکەم شەوی شەمە لەسەر یەکشەمەیە و بێ ئیشین و بۆ خۆمان دانیشتوین و بە ئەمەش یەک کۆپیرنی لێ بکەم و ئاوا بڕۆم بۆ ئەم شوێنە و بۆ ئەوەی کە هەموو بەڕێزان ئاگایان لێ بێت کورە بەخوا کاکەم قژەمانی گرتووە نایەتەوە جەماعەت نازانم چی بکەم بەڕاستی نازانم پەنەم بۆ بەخۆم ما قژم ئاوا لێ کرد کاکیشە مانی گرتووە نایەتەوە ئەوە مانگێک پێش 6 هەفتەیە کاکە ژیان ئەوە وەزعەکەی ئەوە تێگاوە کاکە خەم مەعقوڵ نییە کاگالامێشی قۆز ئێستا و قژەی ئاوا لێ بێت بەڕاستی ڕاست نییە بەڕاستی ناخۆش بەڵام چار نییە دەبێ لەگەڵ یا بڕێن هەمووتان بەخێر من سەر چاو خۆشەویستانی من ئەمە ئەم لایڤەمان ڕیکلام و میکلام و شتی بۆ نەبوو هەروە ئۆتۆماتیشی لایڤەکەمان کردووە جا کێش بەرەکەوێ بخۆیتەوە مشکی لێ خۆیەتی بەڕاستی ئەرە وەڵا یا الله باجیاکەتەوە بەخێر بێ یاخوا سەر چاوەکانم ماچی ئەلەمە بخۆن بەڕێزان ئەمە ئیتر نییە حلمتیانتان نامێنێ ئەلەم ئەرە وەڵا ئەی هاواری هاوە چییە کاکەمە پێنجێنیانەیە پێنجێنیانە ئەزانی چۆنە پێنجێنەکان هەرچێکیان گرت ئێوە بە دوایانە بیکەن چونکە هەمووی خەڵکی عاقڵە ئەنی دنیایان بینیوە بەڕاستی باشە عەزیزان وردە وردە ئەسمە ناو بابەتەکانەوە طبعاً سێ تەوەرە هەوڵێن بە کورتی باسی کەم تەوەرەیەشیان باسی ئەوەیە کە کاک مەسعود 61 ساڵ پێشمەرگە بووە ئەوەیە پێشمەرگایەتی خۆزگا منیش وەکو مەسعود بۆم بلوایە نەک 61 610 ساڵ پێشمەرگاتی مەکرد جا دوای بۆتان باسەکەم پەلەمەکەم اینجا باسێکەکەین لەسەر شێخ ئەحمەدی نۆکان و کۆمەڵی دزەکانی گەرمیان و ئارم بابەتانە قسە و باسمانە بێت وردە وردە دانیشن ئەوەی کە گوڵە بە ڕۆژێ خوا گوڵە بە ڕۆژە بێنێ ئەوەی کە خەریکی مۆبایلەکەی دابنێ ئەوەی کە بە خێزانین دانیشن چا بێنن سوزانم کاکە شیرینی بێنن دانیشن بە دیار کاگارا مەحمەوە و ئیتر ئیلاقەتان نەبێت ئەرە وەڵا هەمووتان بەخێر من سەر چاوە بەخێر بنێخۆ با دوو دقە بۆسین تا هەموو بەڕێزان کۆ بنەوە کاکە خۆ ناکرێت دوایی و کابێ ئەو خەڵکە لە هین بەجێ ئێمێنێ لەگەڵ بەجێ مێنێ با قوربانی ئێوە یاخوا بەخێر بێت سەر چاوەکانی من هاتن عەزیزان خۆشەویستانی ئارام ئەحمەد دوێنێ شەو باسی هینم کرد باسی هەفتەی دۆلارم کرد هەمووتان تێگەیشتن کە هەفتەی دۆلار واتەی چی کەچی هەندێ لەو یاغنیش و داماوە قوربەسەرانە کە هێشتا بەنجەکە بەری نەیاون بەنجی کۆیلایەتی قسم پێڵێن و وەڵاک ئارام ئەحمەد وای تۆی تۆ کرد کاکە با قسەی خۆم کەم منیش قەیچێکا و تۆزێ دەروونتان گەورە بێ و تۆزێ بڕواتان بە ئازادی هەبێ کاکە خۆ فیشەکم نەتەقان و خۆ ئابیجیم بە کەسەوە نەناوە و ڕەخنەم گوتووە قسەم کردووە کاکە ژیان جا خەڵکانی قەنەعەتەکە هێشە قەنەعەت ناکە هەردوو لامان ئازادین کاکە ژیان دوێنێ لە پاش کۆبوونەوەکە ئەوەی کە لەسەر گۆڕی نەوشان سەفاڕوویە باش نییە ئەوانەی کە ئەهلی دۆلارەکەن و لە هەفتەی دۆلارە چوون بۆ لای ماڵی چیای نەوشوان سەفا چییە بە کەسێکی وتووە مەسینە هەڵگرێکە ناوی سادار دووزیە هێشێکە لە مەسینە هەڵگرە لا کەوتەکان ئەمیش ئاوا وەکو ئاغا دانیشۆ ئەڵێ ئابڕۆ عەباسم بۆ بانکن هاوەکو تەمسیلەکەی خۆ لە چەخماخە ئابڕۆن عەباسم بۆ بانکن بابی کەمە ناو تەویلەوە باش لێپرسینەوە لە چی لە عەباسی پەروێزخان گۆڕانخواست برای جەنابی حاکم قاسمی شێخ ئەحمەدی نۆکان جا ئەم حاکم قاسمە لا خۆی دادوەرە کەچی پێی شێخ ئەحمەدی نۆکانە چونکە بەڕاستی ئەو حاکمە بەڕێزە حاکمی نەزاهە نییە بەڵکو حاکمێکە کە لە خزمەتی شێخ ئەحمەدی نۆکانە و حاکمی ئەوە لەو دانشتا چیە تۆڕە ئەبێ لە عەباس هەندێک لە ماستاوچی و دەغەڵەکانی لێبووە ئەوانەی باوکی هەژاران با بڵێن هیچ چیای کوڕی باوکی هەژاران ئەم سالار ناوە کەسێ بە ناوی کەمالە ڕەش هەندێک نێرگە لە پێچەرەوە و خەڵوز گەشێنەوەیش لەوێ بن چیا وەکو ئاغا بە عەباس ئەڵێ خێرە ئێوە شیش و چیمەنتۆی خراپ و بێکەڵک لە ئێرانەوە هاوردەیەکەن بەڵام بەشی ئێمەیتیانە یعنی بەشی کاکە چییە جا عەزیزان کێشەکە چۆنە بە تایبەتی ڕووی ئەم قسانەم لە خەڵکی کەلار و گەرمیان و ئالەم بابەتانەیە ئێستا هەچی پرۆژەی نیشتە جێبوون لەو گەرمیانە هەیە
سەلەبەری مەوادەکەی هیچی لە ڕێگەی گومرک و بەکەوالەتی نایەتە ناو کەلارە، بەڵکو هێمنی حەمەنووری، عەباسی گۆڕەنخواست، سوتەی دەڵاڵ، شاسواری کوڕی ئاواتی شێخ جەناب، هەموو ئەمانە شەریکە دزین لەو مەرزە و ئەو شتانە ئەهێنن بۆ ئەو مادانە ئەهێنن بۆ ئەو مەنتیقەیە. عزیزان ئەمە زۆر مەترسیە بەڕاستی. ئەمەی تر غیرەتێوێ ئینسان تا ئەو دەرەجەیە بە غیرەت و ئازابێ کە بڕوا کاری ئاوا بکات و بەبێ ئەوەی بەتەنگ ئەوە بێ کەسبێنە چی ڕوادا. هەرچی مەواد و کەرەسەی بیناسازی هەیە کە لە ئێران تەلەف کراوە و پێ ئەڵێن تەلەف کراو و بە کەڵشی هیچ شتێک نایە بەس بۆ ئەوە باشە فڕێ بن، ئەمانە ئەیهێنن بەکاری ئەهێنن بۆ شوقە و خان و ئەنە بابەتانە. وەڵاهی گەرمیان یەکان ڕۆژێ دایەت تەواوی ئەو خانووە شوقە بەسەتە ناڕۆخە بە باش بیزانن لە سای ئەم زوجەدانەیە ئەو تاکید بن و بە تەمای دادگا و دادوەر و یاسا و نازانم ئەم شتانە مەبنها ئەبێ خۆتان فریای خۆتان کەون، ئەبێ ئەو تاوانبار و مجریمانەی کە ئەم کارانە ئەکەن ئەم زوجەدانەی مەرجی پەروێزخان و ئاواتی شێخ جەنابەکان و شێخ ئەحمەدی نۆکان و قەیوان و چی و ئالەم بابەتانە ئەوەی کە ئەم شتاناکە ئەبێ بیان ناسن و پێویستە ڕسوایان کەن، چونکە بەڕاستی ئەمانە دەستیان خستۆتە بینە قاقای ئێوە و بەڕاستی ئەمانە خوێنی ئێوە ئەمژن. ئیتر لەو دانیشتنەیە چیا تۆڕێ بێ باش نییە لە عەباسیش ئەڵێ من چی بکەم خۆم و کاکم یعنی حاکمەکەی برایی هیچ درێخێکمان نەکردووە، کاکم لە دادگای نەزاهە منیش وەکو کەسی یەکەمی دەروازەکە، بەڵام من ناتوانم دەستی هێمنی حەمەنووری بشکێنم چونکە کاک ئاوات شەڕیمان و نەمان لەسەر هێمنی حەمەنووری ئەکا و بیشم بەدەست سێمەکۆی کەلارەوە خۆ جا سێمەکۆی کەلار چی عزیزان سێمەکۆ هەیە لە مەنتیقەی کەلار و گەرمیان و ئەنم بابەتانیان لە کولا سێمەکۆ هەیە. ئەم سێمەکۆیە 24 سەعاتە لەگەڵ عەباسا قسەیەکەن، یەکێ داوای پارەی لێکە، یەکێ داوای تاعیناتی لێکە، یەکێ ئەڵێ ئەمەم بۆ بکە، یەکێ لەکە تۆ گۆڕانی ئەوەم بۆ بکە. ئیتر کاکە هەر هەمووی خەریکی مشەخۆری و دزی و درۆزنی و ناشینێ بڕاستی. اینجا باش و بیری ئەوەیشم کەوتەوە کەسێکەیە لە ناو گومرشی دەروازەکە بە ناوی هیوان نادر، ئەمە دەڵاڵی هێمنی حەمەنووریە، ئەوەی ڕاوچێک باشە. ئێستا هێمن ئەوێ ئەوە بکاتە جێگری خۆی، بەڵێ هەفتەی دۆلارتان باش جەماعەت باشە. اینجا هەلۆ دانیشتنا چیا تەلەفۆنەکە بۆ ئاواتی شێخ جەناب ئاوا جوابی نهاتەوە. من دلیلم هەیە کە لە ماوەی هەفتەی پێشوشدا 3 جار تەلەفۆنی بۆ کردووە ئاوا جوابی نهاتەوە، چونکە ئەمیش داوای بەشی زیاتری خۆیەکە لەو شتانەوە نییە، چونکە ئەمانە هەموو خەریکی چڵاو خۆری و خەریکی ئەمانن، ئەیتر ئەمیش بەشی خۆیەوێت چێژ بابن خەریکی ئەم مۆزوعان باشە. اینجا پرۆژەیەکەیە بە ناوی پرۆژەی بەهەشتی مامۆستایە. اینجا پرۆژەی بامۆک کە شێخ ئەحمەدی نۆکان و جەلالی شێخ نووری سەرپەرشتی ئیدارەی گەرمیان سەرپەرشتی ئەکەن لەگەڵ شەهابی قایمقامی گۆڕانخواست. جا ئێستا گۆڕان و یەکێتی و دار و بەلە و گەرمیان و ئەوان و لە سلێمانی ئەمانە هەمووی خەریکی دزیە. عزیزان 28 دانە پرۆژە کە بە حسابکراوی بۆ من نێراوە، ڤیدۆم هەیە، وێنەم هەیە کە لە گەرمیانە هەن ئەم 28 پرۆژەیە، هەموو ئەم پرۆژانە بە مەوادی ئێکسپایر کە لە ئێرانەوە پێی ئەڵێن تەلەف واتە فڕێدراوە، ئەمانە ئەیهێنن بە نرخێکی گرانج ئەیفرۆشنەوە و هیچیشان پێ نەیاوە، شوقەکانش دوای ئەفرۆشنەوە بە قیست بە مەوادە سەخیفانەوە. مەسەڵەن خانوو هەیە بە 8 دۆلار عزیزان، ئاوا ئیشەکە بۆیە ئەم تیمە یەکەمیان شێخ ئەحمەدی نۆکانە، دووهەمیان ئاواتی شێخ جەنابە، سێهەمیان بێستون عەبدوڵای ناسا و بەسووتە، دوایش عەباس و هێمنە و پشکی چێژ لەم مۆزوعانە هەیە. جا ئەو کوڕێ بدزیت شەهابی قایمقامی کەلارە، ئەمە لۆبی مانەوەی عەباسەکە، چونکە خۆی یەک دنیا مەلەفی گەنەخۆری هەیە لای قاسمیش دادوەرە لە کەلار و برای عەباسیشە. جا هەمووی ئاوا سەری کردۆ بەیەکات باش نییە. کەشی عەباس فێتی خۆشەویستان عەباس کەتی ئارام محمد بەیانی تا ئێوارە بە منە ئەڕشێتەوە کەشی ئێوەش محاسبەی منەکەن کورە من بووم بە خێر و بەرەکەت بۆ هەمویان کاکە قسە بە هەر کەسی ئەڵێم ئەبێ بە وەزیر، قسە بە هەر کەسی ئەڵێم ئەبێ بە ئەندام پەرلەمان باش نییە. ماڵتان ئاوا بێ باسی هەر کەسی ئەەکەم هەر لە خۆ پۆستی ئێنێ باوەڕکەن هەمووی شانسیان هەیە بە ئارام محمد عەزیزان. ئێستا زۆر جار هەندێک کەسێ نییە نامێ باسی کەم ئەدەسم بە بۆنەی منەوە ببێ بەهین ببێ بە خاوەن پۆست و بە پارە و ئەڵەم بابەتانە بەڕاستی ئاوە. اینجا دوو پیسخۆریشەیە بە ناوی هیوان نادر و ئەشرەف،
ئەمەی دووهەمیان کە ناوی ئەشرەفە بازرگانە هەمووی ئەم دوانە هەمان دەڵاون و هەمووی خەریکی پارە پیاکردن لەو مەرزە ئەمە قۆناغی یەکەممان بوو لەسەر ئەو دزو درۆستنانەی کە لە گەرمیان و ئەوانە هەن و خەریکن و دوایش لە بابەتی شێخ ئەحمەدی نۆکانە ئەژە سەر مۆزوعەکان. اینجا باتەشی باسی کاک مەسعود بارزانیتان بۆ بکەم عەزیزان. کاک مەسعود کاکە چۆن کاکە و گاڵتنیە برا ئەمڕۆ ئەڵێشی 61 ساڵ پێشمەرگە بوو 61 ساڵ بڕواتانە بێ ڕەنگە 61 جار پێ نەکەنی بن بەڵام زۆر پێکەنین بۆ عەقلێتە. طبعا مەسعود بارزانی لە ساڵی 1946 لە مەهاباد لەدایک بووە لە سەردەمی کۆمەڵی مەهاباد. ساڵی 1962 بە قەولەکەی خۆی بووە بە پێشمەرگە واتە تەمەنی تەنها 16 ساڵ بووە کە بۆ پێشمەرگە. بەڵام چۆن پێشمەرگە یەک لە بارەگای باوشی بووە خۆشتین خواردن و خواردنەوە لەسەر نوێنی گەرم بۆ خۆی خەوتووە کاژمێری ڕۆلێکسی لەدەسا بووە لە ژیانی ئارەقی نەکردوتەوە یەک زیبکەی نەتەقاندووە چەقالێشی نەتەقاندووە بە کورتی لە بارەگاکەی باوشیە کە مەلام سەفای بازانە لە تەر خواردوێتی و لە وشکیش خەوتووە. پێشمەرگایەتی ئاوا خۆشە بەڕاستی عەزیزانی من. پێشمەرگایەتی ئاوا زۆر خۆشە. تۆ لە ساڵی 62 پشتە بارەگای باوکە تا ساڵی 75 بۆ خۆ دابنیشی 62 تا 8 ساڵ 5 ئاش بەتاڵەکە بووە ئەمە 13 ساڵ یا 12 ساڵ و نیو لە بارەگای باوشی بۆ خۆ دانیشتووە بەخوا نەجەبهەی بینیوە بەخوا نەشەڕی کردووە بەخوا نەماندوو بووە بەخوا نە بە شاخودا خەمەق بۆ پیاسە سەرکەوتی بێت بەخوا سەرپەرشی یەک شەڕی نەکردووە لە بارەگای باوشی بۆ خۆی خواردێتی. ئۆکێ ئەمە ئەم لە 62 حسابی کە هەتا 75 ئەمە 13 ساڵە چەنێ ئەمەیان پێشمەرگە بوو. ئۆکێ قبولمان. پێشمەرگایەتی ئاوایش بەڕاستی ژیانێکی شاهانەیە. ئەمە تاکەی تا ئاش بەتاڵەکەی ساڵی 1975 خایاندووە ئەم پێشمەرگایەتی کاک مەسعود کە لە بارەگای باوشی بوو. ئاش بەتاڵەکەیش بووە کاک مەسعود و بنەماڵەکەی چوون بۆ ئێران لە کەرەج و تاران لە ئەمریکا لە نەمسا لە خۆشترین هۆتێلی 5 ئەسێرەی دابەزیوە یا لە جوانترین ڤێلا و خانووە بۆ پارەی کە باوکی هینی شۆڕشەکە بردبووی شازادە ئاسا بۆ خۆش ژیاوە کە چەندین ملیۆن دۆلار بووە بە پێی کتێبەکەی مەحموود سۆرانی کە جانتا هەڵگری مەلام سەفا بۆ خۆشەویستە. باشە کە بارزانی واتە بارزانی باوکی مەلام سەفا کۆی کردوتەوە مەسعود بارزانیش لە ساڵی 75 لە نەمسا لە سویسا لە ئەمریکا لە ئەوروپا بۆ خۆش شاهانە ژیاوە. ئەمەش تا چی؟ تا 1991 کە ڕاپەڕینە جەماوەریەکەی خەڵکی کوردستان بووە بە بۆنەی شەڕی خەلیجەوە بە بۆنەی ئەوەی کە ئەمریکا پەلاماری کوێتیە و لە دوایە عێراقی ڕوخان ئەمان هاتنەوە سەر حاجزی. ئەمە پێشومان حساب کرد 13 ساڵ لە بارەگای باوکی بۆ خۆی دانیشتووە. لە 75 تا 91 چەند ساڵەکە خۆشەویستن 75 تا 94 ساڵ لێرەشەوە 11 ئەمە 15 ساڵ 15 و 13 ئەمە چەندەکات 28 ساڵ شتێکی لە بابەتە. ئەمانەی هەمووی بە پێشمەرگەی حساب کردو خۆشەویستان. خۆشە لە کەرەجا دانیشیت و لە ئەوروپا لە نەمسا بیت و لە ئوتێلی 5 ئەسێرابی بۆ خۆت و شاهانە پارەی پێ بۆ خۆ بژیت و بڵێ وەڵام من پێشمەرگەیش بوو. لە هەمووی سەمەرەتر لە ساڵی 91ەوە کە ڕاپەڕین تەواو بووە پێشمەرگایەتی تەواو بووە خەڵک ئەڵێ پێشمەرگەی کۆن کەچی ئەم کاک مەسعود بارزانیە بەڕێزە لە ساڵی 91ەوە هەتا ساڵی 2023 بە پێشمەرگایەتی حسابی کردووە. چاوەڕێ ئارام مەحمەد سەری خۆم بۆ جامەیە باشە کاکەجیان یعنی ئەم 33 ساڵش هەر پێشمەرگە بووە کاک مەسعود. کاک مەسعود تۆ لە 91 دانیشتووی لەسەری ڕەشکاکی خۆم بەدەیان ملیار دۆلارتان بردۆ خۆت و بنەماڵەکەت سەری ڕەش و سەلاحەدین و ئەوانە کردۆ بە بەهەش بۆ خۆت دەیان ڤێلای زەبەلاح هەتیا کردوتەوە کاکەجیان سەگی ئیسرائیلی و ئەوانە حەرەسیان دەکەن بە قوربانە بم 29 ساڵ ئۆکەی ئەمە 33 ساڵ هەموو ئەمانەی بە پێشمەرگایەتی حساب کردووە. کاک مەسعود ئەمە کەی پێشمەرگایەتی کاکە تۆ لانی کەم قەیناکە 62 تا 75 حساب کردایە ئەمان و قەینای پێشمەرگە بۆ کاکەجیان. بەڵام منتقیتیان نییە بەڕاستی پارتیەکان و مەسعود بارزانی ئێوە لە 91ەوە بۆ ئێستا 33 ساڵە ئەڵێ وەڵام پێشمەرگە بووم کاکە و پێشمەرگاتی نییە بە قوربان پێشمەرگە چی کاکە پێشمەرگە هەن نەماوە لە 91ەوە بە قوربان نەماوە. تۆ سەرۆکی هەرێم بووی ماوەیە سەرۆکی پارتی بووی بەڵام پێشمەرگە نەبوویت. پێشمەرگە ئەوە بووە کە کاتی خۆی بە شاخەوە بووە و پێشمەرگایەتی کردووە و شەڕی کردو ئەمە کاتە بەڕاستی تۆ پێشمەرگە نەبووی مەسعود بارزانی ئەمە عیبە کاکەش
تۆ ئەم 33 ساڵیش پێشمەرگای سەر ئێمە حساب کردووە ئاخر مێژوو چۆن ئاوا بە درۆ ئەنووسێتەوە کاکی من بەڕاستی زۆر نامەنتەقیە تۆ لە ڕاپەڕینەکەەوە هەتا ئێستا بڵێ وەڵام پێشمەرگە بووم کاکە وەڵام پێشمەرگە نەبووی بە قوربانە پێشمەرگەی چی بە قوربان پێشمەرگە نەبوون عیبە مەڵێ مەسعود بارزانی 61 ساڵ پێشمەرگە بووە 61 ساڵ چەکی بەشانە بە بابەوانیە برای شیرینم لە 75ەوە لە نەمسا و لە ئیسپانیا و لە ڕابواردن بووی بە قوربان تا ساڵی 91 لە سەری ڕەش بووی هەتا ساعتاوەکو ئێسەکە 2023 تۆ کەی پێشمەرگە بووی برای من تۆ کەی پێشمەرگە بووی کاکە وەڵی بەقی من ئەم 30 ساعت تێکۆشایی نەکردو خەباتی نەکردو برای من تێکۆشاوم من پێشمەرگە بووم کاکە من لە وڵاتی خۆم قاچاق بووم لەبەرەوەی کە ڕێخەم لە ئێوە گرتووە من تێکۆشان و خەباتم کردووە من ئێوەم کردە بە پۆڕی خورا و کاکە سەردەمانێک کە ئێوە لە سێمانی هەولێرە هەموو کوردێکێتی بوو یا هەموو کورد پاتوویەکێتی بوو من هەردشتان بووم لەو کاتەوە کاکەجان بەڕە عیبە مێژوو ئاوا لێ مەکەن بڵێ پێشمەرگە بووم و 62 چوون بۆ لای باوکم تا 75 و سکرتێری دوای باوکم بووم بە سکرتێری پارتی و لە بنەماڵ و لە باوکمەوە بۆم ماوەتەوە لە منشو ئەچێ بۆ مەسعود بارزانی کوڕم و ئەوژەوێ بە سکرتێری پارتی و بەسەرۆکی پارتی و تەواو ئەمە بڵێ بەڵام مەڵێ من پێشمەرگە بووم 61 ساڵ کاکە بەڕاستی عیبە 61 ساڵ پێشمەرگایەتی خۆ کاکە گاڵتە نییە برای من ئەم درۆیانە مەکە تەواو پاشانیش وەڵاهی نە مەسعود بارزانی بەخوا نەنێشی لەڤەن بارزانی والله نەمەسعود بارزانی ئەو باسی پاڤۆڵ و قوبات ناوسەکە بە حاتی ئەوان پێشمەرگەوشن نەبوونەوە هیچ باشە یان نەوشیانسەوە جەلا تاڵەبانی یەک منەت بەسەر ئێمە مەکەن مەڵێن پێشمەرگە بووین کاک مەڵێن پێشمەرگە بووین عیبە شەرمەزاریە ئێوە ئەمە نەتان پارە بردووە هێنی ئەم میلەتە ئەمە نەتان پارەی ئەم کۆمەلگای ئێمە دزیوە ئەمەندەتان عەرزە و ئەمانە دزیوە ئەگەر پێشمەرگە نەبوونایە بە 10,000 ساڵ بە 50,000 ساڵ نەبوون بە خەوانی ئەم هەموو پارەیە ئیتر نەتی چی بەسەر خەڵکاکەن وەڵای ئێمە پێشمەرگە بووین کاکە جەلا تاڵەبانی تۆ پێشمەرگە بووی بەڵام بەدەیان ملیار دۆلاری بردووە بۆ کوڕەکان و بۆ بنەماڵەکەی خۆ کاکە تۆ هەر ڕۆژێ پێشمەرگایەتیت لانی کەم ئەتوانم بڵێم 100,000 دۆلار لەسەر حسابی لە حساب کەوتووە کاکە نەوشوام سەفا لە ساڵی 76 و 77ەوە لە نەمسا گەڕاوەتەوە منەتی دوکتۆرەمان بەسەراکە لە 75 76ەوە تاوەکوونەوە چەند ساڵەکە کاکە 4 و 6 10 ساڵ ها چنەکە زەحمەت بۆ حساب کرد کاکەجی بۆ حساب کرد هەشتا ئەمە تۆ بڵێ لە 76 بێتەوە ئەمە 4 ساڵ هەتا وەکو 84 ساڵ تا 94 ساڵ ڕاپەڕینەکە بوو ینی 5 ساڵ 94 5 ساڵ بۆ نمونە پێشمەرگە بووە ئۆکەی بەڵام 3 ملیار و نیو دۆلاری بردووە بۆ مناڵەکانی کاکە ئەڵێ عەزیزان چ بزنسێ لەم دنیایە ئەتوانێت بە ماوەی 5 ساڵ باش نییە 3 ملیار دۆلار پێیا بکات چی بزنسێ ئەتوانێت کاکەجی ها چی وەڵام ئەگەر خاوەنی هین بزانێ خاوەنی ئەم ناویچی ئەم تیکتۆک و نازانم فەیسبوک و ئەم بابەتانە ئینا بە 15 ساڵ ئەو هەموو پارەی پێیان ناکرێت یا جەلا تاڵەبانیش تۆ بە 15 بە 20 ساڵ جەلا تاڵەبانی 10 ملیار دۆلار دزیوە بۆ کوڕەکانی خۆت کاکەجان مەسعود بارزانی 10 ملیاری بردووە بۆ مناڵەکانی خۆت کاکە منەتی چی بەسەر میلەتە داماواکەن ئێوە کاکەم ئێوە بە پارە کردوتانە باشە هەموو ڕۆژێ پێشمەرگایەتی ئێوە لانی کەم 10,000 دۆلار لەسەر ئەم میلەتە قوڕ بەسەر و داماوەی ئێمە کەوتووە کەواتە فشەفش مەکەن بەسەر خەڵکە مەڵێن ئێمە پێشمەرگە بووین مەڵێن نەوشوام سەفا بیرمەند و بابە بیرمەندیشی کاکە جێر خۆ کابینە خۆ کاکە هایدگەر نییە کاکە نوشا سەفا خۆ کاکە نیتشێنی نوشا سەفا چیە کاکەشیرم وەڵاهی بەزوانیە کاکە وەڵاهی نەبیرمەندە بەخوا هیچ شتێک نین بابەتان عیبە مەڵێ پێشمەرگاتیمان کردو برا کۆسەر ڕەسوڵ کاتێ مفاوەزاتی بینی یەکێتی بۆ لەگەڵ حکومەتی عێراقیە لە ساڵی 1984 و 85 دوای 86 کۆسەر چۆن دەبووە پێشمەرگە 86 هەتا ساڵی 94 ساڵەکە حوتی سێ ڕاپەڕین بووە واتە 4 ساڵ و نیو کۆسەر پێشمەرگە بووە کاکە ئێستا لانی کەم 10 ملیار دۆلاری هەیە کۆسەر ڕەسوڵ کەچی ئەلەن چی کا کۆسەر پێشمەرگە قارەمانەکە والله بەشەڕی ناخۆی بۆ کۆسەرە بە قورئان کاکە 5 ساڵ پێشمەرگایەتی 4 ساڵ پێشمەرگایەتی کۆسەر زیاتر لە 10 ملیار دۆلار بەرێ بۆ خۆی و بۆ کوڕەکانی و بۆ بنەماڵەکەی ئیتر قسەی قۆڕ مەکەن کاکە مەڵێ ئێمە پێشمەرگە بووین ئێوە پێشمەرگە جاش بوونایە کاکە بەخوا جاش بوونایە باشتر بگەڕ بە قورئان جاش لە ئێوە محتەرم تو شەریفترە خۆ جاشەکە ئەوەی نەدزیوە بوو ئێمە برایشین کەواتە ئەم قسانە مەکەن پێشمەرگە ئەو کەسەیە کە کاتی خۆی پێشمەرگە بووە لە شاخە لە دوای ڕاپەڕینا دز نەبووە سامانی گەلەکەی خۆی نەدزیوە باش نییە خۆی نەکردە بە فیرعەون مناڵەکانی نەکردە بە ملیۆنێر ئەو پێشمەرگەیە
او بيشمرگه براسي من چندین پێشمەرگە ئەناسم کە پێشمەرگەن ئینسانی شەریف ئینسانی محترم و پێشمەرگەیش بوون بۆ پەڕی قەناعەتەوە لە دوای ساڵی 91ەوە موچەیەکی خوێڕیان هەیە ئەیانە نێوەکو سۆڵ بۆ پێشمەرگە داما و قڵبەسەرانە نەدزیان کردووە نەبێ ئەخلاقیان کردووە کاکە ئێمە بەکری حاجی سەفەرمان هەبووە هەموو تەمەنی پێشمەرگە بووە دزیش نەبوو کاک جەمالی حەمەی خواکەرەمان هەبووە هەموو تەمەنی پێشمەرگە بوو ئەشێ بۆ لە هەرە قارەمانەکان باش نییە جەمالی حەمەی خواکەرم لە دوای ڕاپەڕینەوە کێ ناوێزانێ زەحمەت نەبێ چێ لە ئێوە توانێت بڵێ جەمالی حەمەی خواکەری پێنجۆنی دزی کردووە یا ئەمەی کردووە یا ئەوەی کردووە کام پۆسی وەرگی هیچ لە دوای 91 شەرافەمەدان بۆ خۆی دانیشتووە ڕێ موچەیەکی بنێ یان نەیەنێ تەواو نەدز بوو ئەمە پێشمەرگە بۆ کاکە ئەمە بۆی هەیە شانازی بکە بڵێ من جەمالی حەمەی خواکەرم و پێنجۆنیم و پێشمەرگاتیم کردووە ئەمە جێگەی شانازی بووی جێگەی فەخرە بۆ پێنجۆنەکانیش بەڕاستی بۆ لەبەرەوەی ئەمانە ئینسانی شەریفی ئەو مجتەمەعی ئێمە بوون بەدەیان و سەدان پێشمەرگەی ئاوا هەیە باش نییە ئەمانە ئینسانی شەریف بوون بەڵام ئەوانەی کە هەمویان دز و درۆزن بوون کاکەجیان تەواو ئەمە ڕاستی ئەم مێژوانی ئێمەیە بە سەدان نمونێ ئەوام لەلەیە بەڵام مەڵێ مانجلەر پێشمەرگە بووە مەڵێ مەسعود پێشمەرگە بووە مەڵێ نەوشاد سەفا پێشمەرگە بووە مەڵێ نیەچیر پێشمەرگە بووە کاکە ئەمانە دەیان ملیار دۆلاری ئەم میلەتەیان بردووە بۆ خۆیان کاکەجیان ولا كعثمان حاجي ما بيجي برز ايش خو من كعثمان تي بيجي جوانا خو بيمنا تنقلي لك كعثمان حاجي محمود كانوا ركنش ملي قلت من بلان بيجي جوانا اما راسي موضوع كان خوش ويسان لبرو قد بار ما انا ما كان قال ام بيجمر قبوين بيجمر كي شي بوي بيجمر قبوي كيف خوته كاكا تو يسا دزي تو كاكا تو دصل بيجمر قبي تو دم مليون دولار بري حصالي مليون يا صالي دم مليون بنتي شي بتر اما بيجمر قبون كاكا بيجمر قبل نبي تبلا جاش بدي كاكا جاش بيتي بخوا جاش ليوشيو كاكا مامرو سما كاكا عثماني حاجي محمود كاكا بديان كسيتر هن بصدان كسيتر هي كمنها كم اسئله بينيه كناويان برم امو امانه انساني شريف بون انساني محترم بون انساني برز بون بيشمرق بون لدوي رابرينا ندزيان كدوا نخرجي جنخوري بون نما ساوشيتيان كدوا انا اعلم بابتانا بو خوان دانشنو تو كاكا بصدان كسيوايا كاكا اي شو قال هلا حتى وهابي ستي بنمون حتى بنون اوات قارماني بنون ديان صدان كاس من ناتو امناوي امام بين براسي اما انا همي بيشمرق بون دوايش دانشنو بو خوانو تو خو اول شيء كتزيك بدوي نو يكوا بيشمرقش بو بي خاينه حركه نوري تشاوم لدواي صاي نو يكوا بيشمرق بو بي باريزيبه خاينه جاجوا باش براسي اصلا بايز او دزا او قرو قول براسي او كوتشاون ما هو او قرو قول او دزا اما بابتي كارماتليش من توكد هني پێشمەرگایەکی من وەڵامەکەشم بە منطقیەوە تەوە پێویست ناکات پارتیەکان پێیان ناخۆش بێ کاک مەسعود گیان مەڵێ 61 ساڵ پێشمەرگە بوو لانی کەم بڵێ لە ساڵی 62 تا 75 پێشمەرگە بووم لای باوک ئەمەم قوبوڵە کاکەچی باش نییە بەڵام ئەم 33 ساڵە پێشمەرگە نەبووی لەواقع ئەنە دۆڵانیش پیاوێکی باشە بەڵام دەبەداخەوە کە گۆڕانە ئەنە ئەو ڕخنەیم لێ هەیە ئەو گلەیم لێ هەیە بەڕاستی لأنه دولاني بياجي محترمة بياجي شريفة أما هرها من راسه دز نبوه جن خور نبوه أما أو نبوه همي أما أنا راسه بو أنا دولانيش بلام أنا دولاني عيبة كيف كجورانا باجني معقولنية تو بياجي باشي بوشيتي بجوران تو تشيكي لك إذا كاك أنا دولاني بلاشتينم برو خدام نيش شرفت من دانا بقول بالي برو خدام نيش مو تشيكي ولي قريبا موني بياج مقاعد شيء بيا قريبا تاني بخو تمني كما وتش سربازانا برا ويبرا يكشف قبل لك قدك كاكا تي هوا سياسة هو إكسبير بو براسي خو تعيبي بين بم تشيلو كا سخيفاني كناوي سياسة وناوي أنا بابا تاني بخو تعب بشين براسي كاكش الله إنجا عزيزة لبير ميات زلامة كخوي بيملايا من إمام وصاي آينية وتي همو بكاكا بقرباني تركيشي مسلمان بيت اخر اما ابي محكمه كده براستي شو بكاكيش برا لخالشي مسلمان وخوا برسكاكش جائسه لمو بي ارم اي بس مو بشار احميلو كانوا عزيزاني على محمد اما لايا ناي محمد حسن عبد الله بابا بندسي ابو خاتيبي يا غمر اما امام وخطيبي مسقوتي قندي شناري سبق زيد البني خان واتأوي شيخ أحمد نوكا مالي أم كابرايا لقندي شناريا إستا ودانشي أبيه لصالي نودكان
لیوای تایبەتی یەکێتی بووە لە شاخی زمناکۆ و زەواڵی ئەمە ئەرشیفەکەیەتی عزیزان واتە ئەم مامۆستا محەممەد حەسەن عەبدوڵڵایە کە ئیمام و خەتیبی مزگەوتی گوندەکەی شێخ ئەحمەدی نۆکانە ئێستا وتم بۆ باسەکەم کە ئەڵێ هەموو پاکەکە بە قوربانی تورکێکی مسلمان بن لەبەر ئەوە نییە کە ئەمە مسلمانە عزیزان لەبەر ئەوەیە ئەمە کە ئیش بۆ میت ئەکا بۆ میتی تورک لە حەقیقەتە ئەمە سەربازی میتی تورکە خۆشەویستانی منم بە دینەکە نەتان خەڵەتێن پێتان وابێ ئەمە مامۆسای ئاینی و مسلمان و عالمەوەتە نا ئەمانە ئیش بۆ میتەکەن بۆ ئیطلاعاتەکەن بۆ ئەمانەکەن ئەم کابرایە واتە ئەم محەممەد حەسەن عەبدوڵڵایە ئەم مەلایە مای لە گوندی چنارێ ساڵی 90ەکە وتم دوای تایبەت بووە دواتر بووە بە جاسووسی یەکێتی لە ناو بزوتنەوە وە کردویانە بە مەلا قەسم بزوتنەوەی ئیسلامیە و هیچی شارەزایی لە دینە نییە مەگەر ئێستا بەلاقە فەیدان کرد بێت باشە و خەڵکێکی کەم لە دوایەوە نوێژەکەن لەبەڕی قەناعەتیان پێی نییە پێشتریش ئەم کابرایە باوشی مەلا بووە و بانگی ئەدا لە مزگەوتەکە لە دوای دروستبوونی کۆمپانیای نۆکان بەهۆی شێخ ئەحمەدەوە ئیشێکی زۆری وەرگتووە لە سنووری شارەزور و دەربەنی خان و لەگەڵ زاواکەیان کە ناوی غازی شێخ سەعیدە پارەیەکی زۆری خەڵکیان بردووە بە قەرز و پارەکەشیان نایەنەوە کە نزیکەی 80 دەفتەرە ئەڵێن حکومەت پارەی نەداوە پێمان و پاشان ماوەیەکیش باخەوانی باخەکەی شێخ ئەحمەد بووە لە چنارە شێخ ئەحمەدی نۆکان شێخ ئەحمەد باخێکی ئێستا تەواو نەبوو عەزیزان 200 دەفتەر دۆلاری تاتی تێچووە ئەو شێخ ئەحمەدی نۆکانە 200 دەفتەر دۆلار باش نییە ئەم مەلایە ماوەیەک باخەوانی ئەو بووە ماوەیەکیش مەیتەری ئەسپەکانی شێخ ئەحمەدی نۆکان بووە ئەخە شێخ ئەحمەد ئەسپیشەیە ئەم مەلایە مەیتەری ئەسپەکانی ئەویش بووە پیاوی ئاسایش هەر کەس بجوڵێتەوە بە ئاسایش ئەڵێ ئەو ئاوە جوڵایەوە خۆی ڕاوەکە بەڵام هەر کەسێکی تر بیکە ئەسێ بە پۆلیس ئەڵێەوە ئەوە فلان کەس ڕاوەکە سەرچاوەی ئاوی گوندی چنارەی وشت کرد و خەڵکەکەی بێ ئاو کرد بەهۆی هەڵکەندنی بیرێکی سووری لە نزیک سەرچاوەی ئاوەکە بیری سووری ئەمە ئەمەلایە بە هەمووتان بیناسن بۆیە ئاوا قساکە جا من کە هیچ قسەیەکە ئەگەڕێم بە شوێنە ورد ئەگەڕێم حتا بە تەواوەتی ئەیدۆزمەوە کە بۆچی ئاوام قساکە ئەمە لەبەر ئەوە نییە کە مسلمانە لەبەر ئەوە نییە کە بە ئەردۆغان و ئەمە میتە میت یعنی کار بۆ میتی تورک ئەەکەن بەڕاستی ئەمانە مەلای خەتێن ئەمانە جاشن ئەمانە خائنن بە ناوی ئیسلام و ئەمانە نەتان خەڵەتێن ئاگادار بن هەر کەسێک بانگی یوتی ئەشهەدو ئەن لا ئیلاها ئیلا الله مەرجنی ئەوە ڕاست بێت ڕەنگە ئیسرائیل بە سەدان مەلا دروستکە هەموو ئەم مەلایانە دای بنێ هەر بە گەنجی ئەم دەستگا مخابراتی مخابراتی KBG ئەڵێ مخابراتی CIA ئەڵێ مخابراتی موساد ئەڵێ ئەمانە ئەچن بە سەدان گەنج ئەهێنن هەموو ئەمانە دایان ئەنێن ئەیانکەن بە مەلای 12 عیلم مێزەریان ئەخەنە سەر ڕیشیان بۆ ئەهێڵنەوە ئەمەکەن بە سەلەفی ئەوەکەن بە ئیخوانی ئەوەکەن بە نازانم چی هەموو ئەم مامۆسایانە بەناوی مامۆسای ئاینیەوە هەمویان ئەنێنە ناو ڕژاتی ناوەڕاست ناو ئێران ناو کوردستان ناو تورکیا ناو وڵاتەکان عەرەبیەکان ئەم بابەتانە بەناوی دینەوە خەریکی ئەوا بن کە ئەو خەڵکە هەڵخڕێن و ئەو خەڵکە ئاوا لێ بکەن بەڕاستی بە هەزاران مامۆسای ئاینی هەیە هەمووی پیاوی جوولەکەی هەمووی دروستکراون بەڕاستی لە بەریتانیا لە ئەوروپا لەمانە هەمووی هەیە هەمووی مخابراتی ئەوە کاری لەسەر دەکرێ بەڕاستی فێریان ئەکەن دایان ئەنێن لە ماوەی 500 ساڵ ئەیانکەن بە مەلایەک هەموو قورئان لەبەرەکات هەموو قورئان لەبەرەکات بەڕاستی لەبەر ئاگاتان لەوانە بێ قەت نەخەڵەتێن بۆ شتانە ها وریابن هەمیشە سێری کردارکەن سێری گفتار مەکەن عزیزانی ئارام محەممەد بزانە کردارەکەی چۆنە ئەها لە تیفی سەلەفی ئەو مخصص لاکە بەڵام ژنی خەڵکی داگیر کرد ئەوە کە من بمکردایە تەنەکەتان بۆ لیان لە ئارام محەممەد ژنی فڵان کەسی بر یەسەواتان بە ئارام محەممەدەوە بەڵام 2000 کەس لە دوای نوێژەکە ناویشیە شێخ لەتیفی سەلەفی باش بیزان یعنی وریابن وریا عاقڵ بن تێبگەن لەوە کە ئەم دنیاە ئێستا چۆنە بەڕاستی ئەم دەستگایانە چی ئەکەن لە بەرامبەر کۆمەلگا بەشەریەکانە بۆ ئەوەی کە ئینسانی ڕۆژهەڵاتی هەروە بمێنەوە لە ناو چوارچێوەیەکە ڕاست باش نییە ئێستا شێخ ئەحمەدی نۆکان لەم ماوەیە بە زەلامێکی وتبوو منیشم بێژێتی نەماوە ئامادەم 200 ملیۆن دلار بم بێژێتی بەس بازم لێ بێنێ 200 ملیۆن دلار ماڵتان ئاوە بێ ئەبێ ئەم شێخ ئەحمەد چی پێیا کرد بێت ئەبێ چی پارەی پێیا کرد بێ ئەم بەشەرایی هەڵوار باش نییە ئەبێ چی دزی بێ ئەم کافر بابە باش نییە ئەگەر بگەڕێنەوە بۆ مێژووی ژیانی شێخ ئەحمەد عەزیزان ئەبینین لە خێزانێکی زۆر هەژارەوە هاتووە و هیچ جۆرێک لە قوڵایی سیاسی بنەماڵەیی نییە کە خاوەنی نفوس بن واتە بێعەسڵە بێفەسڵە یعنی بنەماڵەیەکیان نەبووە کە ناسراوە بێ بنمونە کە بڕێ ئەمە مەسەلەن دیوەخانەیەکیان هەبووە ئەمە ئەوە بۆ ئەوە بۆ ئەمانەیان نەبووە ئایدێکی هەژار و ئاسایی ئەوە بوون بەڵام لە ئێستادا خاوەنی پارەیەکە کە بەگەر
بنەماڵی تاڵبانی و بنەماڵی بازانی خاوەنی ئەو پارێ بن یان جەماعەتی قەیوان جەماعەتی لفکە فرۆشەکان بەڕاستی شێخ نازانم شێخ قەیوانە مەگەر ئەوان ئەو نەپارەیانە بێ شێخ ئەحمەد ئەوەندەی پارە دزیوە بۆ چونکە زیرەکانە فێڵی کردووە کۆنتڕۆلی زۆربەی خەتەکانی کردووە لە مەسەلەی بازرگانی تەنانەت لەگەڵ پارتیشدا ئاوا عیلاقی هەیە لەگەڵ میت و ئەوانە ئاوا عیلاقی هەیە لەگەڵ ئیطلاعاتی ئێرانە ئاوا عیلاقی هەیە زۆر زۆڵەنە توانیوێتی پەرە بە هەموو شتەکان بدا هیچ شتێک نییە لە باشووری کوردستانە مەسەلەی ئابووری کە ئاوا ئەگەڕێ دەستێکی شێخ ئەحمەدی نۆکانی دیانە بێت باشە بۆیە ئەو کاری کە شێخ ئەحمەدی نۆکان ئەیکا بە کەسێک ناکرێ ئەگەر هێزی ئیقلیمی بەڕاستی هاوکاری نەبێ و ئەگەر لە پشتیەوە نەبن ئەمە لە پسینەوە نییە لە وڵاتە ئەگینا ئەبێ ئەمانە هەمویان بخنە زیندانەوە بەڕاستی باشە شێخ ئەحمەد لە ڕێگەی ماڵی خاڵوانی و خاڵۆزاکانی برەویان بەم تۆڕەداوە کە هەم کۆمەڵایەتیە و هەم بازرگانیش تەمە 6 مانگەم بشن ئەم شتانە ناکەم ئازیزانی ئارام ئەحمەد لەم ساڵانەی دوایی لە ڕێگەی خاڵۆزایەکی بە ناوی شێخ ئیبراهیم و ژنبرایەکی کە ناوی مەلا سیروانە دەستیان کرد بە دروستکردنی ناوەندێک لە هەڵەبجەی شەهید بە ناوی تاج العارفین باشە ئەم ناوەندیان دروست کردووە بە پارەی دزی بە پارەی تاڵانی ئەم ناوەندی عارفینە کە ئەمانە سەرپەرشتیەکەن لە هەڵەبجە ئەم ناوەندە چەندین تۆڕ لەخۆ ئەگرێ و پارەیەکی زۆری بۆ سەرف کراوە کاریان داوای دینیە بەڵام بە پارەی شێخ ئەحمەد بۆ دروستکردنی نفوسی کۆمەڵایەتی لە شارەزوو و سلێمانی و هەڵەبجە و گەرمیان و ئەم بابەتانە نەک بۆ خزمەتی دین و ئاینی پیرۆزی ئیسلام و خەڵک و ئەم بابەتانە چونکە خۆی هەموو پارەکان حرامە و هەموو پارەکان دزیە و بە پارەی دزی و پارەی حرامیش بەڕاستی دینداری ناکرێ ئازیزانی ئارام ئەحمەد ناکرێ بە پارەی دزی تۆ بڵێ وەڵا من دینداریەکەم ئەم ناوەندە بە جۆرێک لە جۆرەکان بە گروپی گولەنیەکانەوە یەک ئەگرنەوە ئاوا یەکیان بەستەوەتەوە زۆرێک لە خزمەکانیان بەرپرسیارەتیان هەیە لە ناو گولەنیەکانە باشە ئەزان گولەنکیە خۆگاکە ئەوەی کە لە ئەمریکایە و دژی ئەردۆغانیشە بەڵام بارحاڵ خەریکی ئەو کارانەیە ئەمانە لە کۆتاییە یارمەتی دەری شێخ ئەحمەدن لە زۆر بوارە بۆیە گەر بڕوانی مەلا یاسینی دز زۆر برادرە لەگەڵ شێخ ئەحمەدی نۆکانە قەسم مەلا یاسینی گۆرەوی فرۆش ئەوەی کە ڕسمێکی ڕووتی بۆ ژنێ نردبوو وتەبی خاتون چۆنی شەوێکیان بە چارت ئەوش بیستە چاو کاکە نایش کاک مەلا یاسینجیان وتەبووی ڕسمێکی ڕۆمانسی بۆ بنێرم ژنەکەی ژواژێم ڕسمی ڕۆمانسی ئاخۆ چییە کاکەش ڕسمی ڕووتکەی ڕۆمانسی بە قوربانێ ئایگە وەزانێ ئاخۆ باسی نازانم شعری نزار قەبانیە ئاخۆ چی شتێکی ڕۆمانسیە بۆی بنێرێ وەڵا ڕێ دەستی پێ نابوو کاکە مەلا یاسین ڕسمێکی ڕووتی ژنێکی بۆ نردبوو وەڵا هیچ ئێستا بلۆکم کردووە یەکاکە ڕسمی ڕووت ڕۆمانسی چی شتی چی شێخ مەلا یاسین گیان شتێ چۆنی بە کاکە عیبە تۆ تەمەنێکە دیە کاکە ڕسمی ڕووت بۆ خەڵک مەنێرە کاکە ڕسمی مەنێرە با نەکەم بە فیلم برا زۆرشی کەش ئەزانم خۆم قسە ناکەم برایشی حەز ناکەم چۆن ناوازی ئەخلاقی وانە بابەتانە عیب پیاوە کاکە پیاوە ئەماوە لە شارە زۆر ئارامی شێخ جەمال لێی بەرپرسە کە خزمی شێخ ئەحمەد تەواو کار ئاسانی بۆ هەموو ئەمانەکە تۆڕی جاڵجاڵۆکە نایەنگاتی ئازیزانی من لەپاڵ ئەمانەیشە مامۆستا عەتا هەیە هەر برای شێخ ئەحمەد پێم وایە بەڵام نا ئەم عەتایە پێم وایە ئەمەیان نییە بەڵام نایەکی تر هەیە ئێستا پێتان براکانی شێخ ئەحمەدیش هەیە ئەمە بەڵام ئەم شێخینە ئەم عەتایە ئیسفادەی لە گێل و گەوجی قوبات تاڵەبانی کردووە و ئەتوانێت قوبات بەکارهێنێ بۆ ئیشەکانی و بۆ کار ئاسانی بۆ ئێرانیەکان ئەکا و هەر ئەو کاتیش ئێرانەکان پاسەپۆرتیان داوە بەم زەلامە بۆی بە ئارەزوی خۆی بتوانن لەو دەڤەرانە بگەڕێ پیاسە بکە ئایە و مایەی پاڤێڵ و قوبات ئەمێنن بەبێ ئەوەی بزانن خەریکە چۆن ڕوتیان ئەکەنەوە لە نفوس و لە هەموو شتێک ئەم جەماعەتە وایان لێ ئەم پاڤڵ و قوباتە بەس خۆیان ئەمێننەوە لەگەڵ مەجموعەیە مەسینەڵگی و چەک بەدەسە لە دەباشانە باش نییە چونکە بۆ لەبەرەوەی قوبات ژنەکەی جوولەکەیە ئەمان ئەزانن کە چۆن لە بەرامبەر ئەمانە ڕەفتارەکەن بەڕاستی بەڵام پاڤڵ کەسێکی گوناحە چونکە پاڤڵ نابێ پێی ناخۆش بێ کەسێکی فاسدە کەسێکی دەرمان خۆرە بە تووشی ئەو دەردەبووە ئەمە وەکو بێڕێزی نایە لەم حقەتە چونکە ئەوانەی کە دەرمانە خۆن من ئەبێ یارمەتیان بدەیت ئەبێ هەوڵ بێ کە بیان پارێزی هەوڵ بێ کە لەوە دوورکەونەوە هەر نازانێت دین چییە پاڤڵ باشە نوێژیش نازانێت
بەڵام بە دەوری مەلالەتیف و شێخ نەرۆ دێت و یێت و ئەچێت و ئەوانە بۆی بڵێ ئاساس زۆر دینیە باوکم بە ئەڵڵا ئەو پاڤڵ تاڵەبانی ئەگەر زانی نوێشکە من ئارامەحمانە بم باش نییە ئەگەر یەک ئاەتی قورئان ئەگەر زانیە ئیسلام چییە من ئارامە هەر نازانێ ئەو مۆزوعانە کاکە کەسی هەر دەقە نادەقەیە لە تیوی سەلەفی ئەچێ بۆ لای باوەشی پیاکات شێخ نەرۆ ئەڕوا بۆ لای باوەشی پیاکات لە خۆیەوە بۆ بەگاڵتە جاڵی بەڕاستی وەکو تەلەفۆنەکەی داناوە ئێستا هەرکە تەلەفۆنەکە ئاوا بەڵێ بەڕێزان ژنێ جواباتۆ من فلانی فلان ئەندامی سەرکردایی فەرموو چیتەوێ وەڵاوە بە عەرەبانە ئەم ئێوارەیە هین بوو ئەم ئێوارەیە بارانێکی زۆر باری بوو لە بەرسەلای سلێمانیە منش بە عەرەبانەیەک خەڵک مەپەڕانەوە کەچی عەرەبانەکە کەوت و کە ئەو زەلامانە پارەکەیان نامی پەڕینەوەکە لەبەر ئەوە کاک پاڤڵ هیوادارم کە فریاکەویت و لەم بارانەیە ئەو پارێن بۆ گریتەوە کە ئەو کابرایە نیامەتی ئاخر ئەوە هەبوو خۆشەویستان ئەها ئەچوون لەبەر سەرا ئێس ئەم ئێوارەیە بیستم بە عەرەبانە خەڵکیان نەپەڕانەوە لەبەرەوەی باران بوو بو اما تلفونك يان تلفون بابا بلا من بافل جلا طلبان فرم مشكله شي كاكا كره كاك بابا والله حسن لك شيء نامن كاك شي حسن كاك شي كاك شي حاجه نازم شي شنجاب دوام كدون نامن باش كميرمتين بي بافل جان او كشم بو داواكي بس تشاو حق نبي خون بياني وهاب جروبي اني رم بوسر باوشي هل بشكل انا سيلمو كشابه ببي بجنيتو خلص بو اما تلفونك بو بافل طلباني تبيرا بيرن كاكيش كل كاك الدوله داري شلون واكري اي قرب سرو ارام احمد اي هاوار دوله داري شلون واكري كاكا ابي بشارواني بلديه كسيك بربا محترم وشريف بعقل مصطفى كان بيش بو خلق كان كسيك لفلان دايري ايش بو خلق يعني شي من لكل سليمان من تلفون بو بافل كم انا كاكا بافل شوني ولا من فلان قسم باش مويشه بو مناكن او قراشي عيب شو كاكا غلطه جاريه مرابطنا بخلق براسي كاكا امر الجمله بو كوانك بو اكتبني بكن بافل او راوشكاري كهيتي كسيك بناوي حمى نجم حمى نجم مش كوني اخوانه وحمى نجم بافل على سيكا بولاي ام شيخو بولاي نهرو بولاي نازان التي بيسال في عالم بابتانا جاء ام حمى نجم عزيزان شندين نامي بو من انات كاتي خوي كاغارم كاكا باش ميالمتين بي شي حمى جامشي لك شي كاكا ابراهيم من كاميرامان بو لصيدا عشا كجا لصيدا عشا وايلي ها ميتكين هاتوا بلكو لامانه شتيكم بو كان بلكو يالمتين بن يسلاي بافل بو بمليونير او برايشي كاميراي نابو ايش هدا عجبوا باباش بيسان راي اخو دا عجبو بيريج بالحقيقه بوني براكيو يسبو بمليونير ام حمى نجمه جاء حمى نجم شو كونه اخوانه ام بافل علاسيكا بافل قمجي هيش تنازاني علاسيكا تو عزيزان كيش كيمن لقال دينيا بلام لقال امانيه تزي اكن بوناو وايش بولاتي اقليميه كان واتا بناوي دينيو بناوي ايني بيروزي اسلامو عشان جاسوسي اكن هم بو ايران هم بو ميت هم بو نايشي امريكا لامريكا يسنعو كيم هنا جاسوسي بو همو امانه كان تنهابو اويكا روي باس كان كان بهمو او ناوتشيا بيتو برو اوا بقري لايران وبرو حتى باكستان وهندستان واليو بو تركيا واليو بقرتو بنازن بو دبي بو شو انا بابتانا لقى همو امانه مخابراتين الى قيام باشنية واتا أمانة دينيا بكاري هنا وكو وسيليك تنها بودي فان بركردن إنا دروكن هميان فاسدن عزيزان أشن كشيهن تماني 19 صالة يك جي كلاسي بو كرن تنها بو سيكس باشا أقل كشكا شش من دوي وازيان لي بني جي كلاسكي لي سنو بعملي خوا سيارك جي بابا حشتر يعني بابا عربانية يعني بابا بيهادو شوكا كشك باشنية أقل بجوان نكا هي أم مسؤولانا همو هرمين برا الشريف يعني عزيزان يا باشا أمية عزيزان مثلك اوي كيسا بافل بدسيويتي هاتيويكا بناوي هاوري كورين المينا جان المينيش بيجنيك شهيد آلام منالا ام لبنايا وساوا او جنيك بو او كاتا صالي شخصا كان كشي امن المينا هساوا شكا باركي دزيا جا عزيزان يا اخوة انسان ببيري النبت لينا قومت قريب بيلم يا اخوة لينا قوم ببيري امن المينا ام قوبي اوالي كذو اواخري كذو اماني درزي لي بقى اتاقي درزي ام شتيتي كذو ام تشيتي كنازل ام شروشي تاعو على بابتانا باجني ام اوالي كذو ان جاء ام بلوشتي اوالي كذو ان جاء سمي اوالي كذو ممكولا كان ادادي جان تو نلا تو ايمان ندر هنا كاكا تو نلا نتيبري بقربان لان نتيبري تو ام قوب مبوبو شي كاكيش باشا اي سور غوش ابي شلون بي اي شي هاتشاك دو يا هاتشو شو على بابتاني اي برانو مانو انا شلون بكاكيش ها اما نرمين داش ام هاوري كا سرپرشتی زۆرشی پاڤڵەکە ئینسانێکی زۆر جەبانە
زۆر بێشەهامەتە زۆر ترسنۆکیشە هەر نادەنێت سیاست چییە بەڵام لە بەزنسە هاوڕێ زیرەکە دکتۆرای هەیە لە کارژێڕیام هاوڕێیە بۆ پارە زۆر زیرەکە بەڕاستی باشە ئەمە بەهشتا حەقی خۆی بیت باش نییە بەڵام ئەم هاوڕێیە ئەمەندەی پارە دزیوە هاوڕێ کوڕی دارۆی شێخ نووریە دارۆ هەردس شێخ نووری هەردس کورە شێخ ساڵحی باپی لەگەڵشیان هەردس ئەو بنەماڵەی یەکەم دزن یەکەم بێڕەوشتن لە دزی وەکو ئەمانە لە تاریخا مەگەر چی بێ مەگەر ئەوانەی سەر و خۆیان بێ بەڕاستی ئەمە ئەویش اینجا لە ئێستادا شێخ ئەحمە و مامۆستا عەتا ڕقیان لێتی واتە ڕقیان لە ئەم هاوڕێیە بەڵام هیچیان پێ ناکەی لە بەرامبەر هاوڕێیە چونکە ئەویش پشتی هەیە باش نییە هەردوو لایشیان ئیش و کاریان دزی جەردەی ڕاوڕوتیە بەڵام نەرمین عوسمان دەڵێم کاکە نەرمین گوپی ئاوا لێ کردو ئاوەڵەی ئەڵێ دوو گوێزی تێکردو ئەم گوپانی قۆربانی بم وەش کولت کاکە کە تەمەن هات بە قوربان تازە خۆ گەنج نابیتەوە عەزیزەکەی ئارام محەممەد کاکەجیان تازە گەنج نابیتەوە هەموو تەمەنی خۆشی خۆی هەیە بە قوربانێ بم کابرا تەمەنی هەفتا ساڵە هەشتا ساڵە بڕۆ بۆ خۆی خۆشەژی و تاوتاکو بەس تەندروست بی تەندروست ها تەندروست بی بەڵام ئێوە تەندروست نابن لەبەرەوەی هەر تێقەڵپێن هەر ئەی خۆن کاکە باشە زەلامی مەسئولی یەکێتی چییە بۆ ئەوروپا یەک عەلاقەی پێی هەمووی حەبە شەوکە ئەخەوێ حەوت حەبە خوا بەیانی هەڵەسی حەوت حەبە خوا باش نیوەڕۆ حەوت حەبە خوا بەس هەریشی حەب خواردن سوێن بەخوا ئەم ئارام مەحمەوە هەتا لە سێمانیا بووم تەمەنم 23-24 ساڵ بۆ هاتوومەتە ئەم هۆڵندایە کە زۆر گەنج بووم لەو کاتێ تەمەنی ئەو پەڕی گەنجیە هەتا هاتوومەتە ئەم لە سلێمانی دەرچووم هاتووم بۆ ئەوروپا ڕەنگە سەدان جار دەزیم لە خۆم مابێت کورە مامە عەبەیەکە بوو لە جادەی هین جادەی ئۆرزدی مامە عەبەوەی سلێمانی بێئیناسیە هەر بەلای ئاڕۆشی ئاوەرە خاڵە بە دەستێکە لێم هەڵامەتمانە گرت دک دەرزیدیان جا یەک تەشتیدا نەبوو ئەوەنە مامە عەبە 50 دەرزیتیا بوو دەرزی ئەمریکا بوو لە نێرە کەرەبایی تۆپان هەبوو وەسەڵ بوو هەبوو باری بوو هەبوو نازانم ئەلەم بابەتانە بوو هەر دەرزەکەی ئەقڵان و ئەیکرێمە لا قمانە ئەمە ئیشی بوو ڕەنگە سەدان دەزیم لە خۆم مابێ عەزیزان وەڵڵا هاتوومەتە ئەم ئەوروپایە بە شەرەفم دەزیم لە خۆم نەیەوە باشە کاکە هەناسم ئەو وڵاتە بۆچی وایە عەزیزانی من دوو هەموو شتێ حەد دەزی پیاکە حەد دەزی لێ جا مامە عەبەش شتێکی هەبوو پیانەوت تێکەڵا باشە ئەی وەرە یەک تێکەڵە لێم تێکەڵە نازانم قەسی چی بوو چوار پێنج دەزی تێکەڵاوەکە نازانم چی ئینا من تێکەڵە بەزینم بینی بوو ناویشێ مەحەلەبی و کە هینمان تێکەڵە کرد دای ئامە جۆڵا ئەومان تێکرد ناویشێ پاقڵاو مەقسەد مەحەلەبی بۆ هەن تێکەڵە بەڵام ئەوی دەزی تێکەڵە دەزی تێکەڵی لێ ئەین کاکە بۆیە ئەو کۆمەلگایە هەمووی نەخۆش و بەکەوتەیە هەمووی شەکرێتیە لە خۆیەوە باش نییە من کەسی نزیکی خۆمەیە گەنج هەر لە خۆرە شەکرەکەم پێیان سا هەر لە خۆیەوە فڕیوە بۆ پڕی دنیا کاکە ئەمە ئەوە ئیتر لە سەخت گەڕێ لە نەخۆشی دڵگەڕێ کاکەشیان یعنی هەمووشی هەر خەلێکی پارێشە چونکە بۆ لەبەری هەر ئەخۆن کاکە وەڵڵا 25 ساڵی ڕێقە ئەم ئارام مەحموودی دووژەم نانەخوا بەیانی نانەخۆم ئێوە نانەخۆم بەڵام ئەشە بلا بەیانیان چاند نانەخۆم عەزیزان خواوەکی بەیانی چاوم لێ چاو لێم بێ ئەترسی ئەڵێ گورگم کوشتووە بەیانیان کە هەڵەسم لە خۆبانیان تێ ئەکەوم خواردندا ئەنێم کاکە ڕێک ئەڵێ لە ڕاوە بەراز بووم بمبینی ئەڵێ لە کاکە تۆ لەو شاخە بووی ئەڵێ ئەم شەو تۆ نەخەوتووی ئەڵێ ئەم شەو تۆ ڕاو کردووە ئەرەوە بەس دووژەم تەواو ئەمە ئەو کۆمەلگای ئێمەی عەزیزانی ئارام محەممەد شێخ ئەحمە هەر خاڵۆزایەکی شێخ هادی ڕزگەیی پێ ئەڵێن سەرپەرشتی کەوالیەتی مەرجەکانی بۆ ئەکا لەو لاوە شێخ ئەنوەر هەیە مهندسی کارەبایە سەرپەرشتی دزیەکانی بۆکە چونکە هەمووی خەریکی دزین ئەمانەوەی پیاویانی عەزیزانی تاکو لەمانە وەربیتەوە زیاتر ئەزانی تۆڕەکەیان وەکو کارتێلێک ئیش ئەکا ئەم جەماعەتە پاڤێڵ و قوبادیش ئاگیان لەو دەکاریەکان نییە ئەم گروپەی باسم کردن هەر ژێر بەژێر لەگەڵ پارتیشە پەیوەندیان هەیە لەگەڵ بنەماڵی بازانیە بەڵام پاڤڵ و قوباد هیچ نازان عەزیزان ئەم شتانەی کە دەستی من ئەکەوێ هەمووی لە نهێنی و دەستمەکەوێ ناو خۆیان و پێمەگا بەڕاستی من بابەتەیە عەزیزان یەک ساڵ شوێنی ئەکەوم 6 مانگ شوێنیەوە ئەم بابەتی شەکەمەگە 6 مانگ شوێنی کەوتوم زۆر شتێکە هەیە نایڵم قەی ناکاوانێتیان باش نییە بەڵام پاڤڵ و قوبادوانە ئاگیان دنیا نییە من ئەو پاڤڵ و قوبادانە بێعەقڵن ئەو پاڤڵ و قوباد کاکە هەشوێ من لایڤمە بێ پاڤڵ وەرە لایڤەکەی منەوە کاکە دایمە وەرە لایڤەکەی من هەر بە هێشێ لە پیاوەکانە بڵێ کاکە کە ئارام محەممەد ڕیکلامی کرد بۆ لایڤ یەکسەر پێم بڵێ پاڤڵ وەرە گوێرە ئارام محەممەد بگرە هەموو شتێکی پێڵم کاکە قەینا من دشتم من ڕخنە لێ ئەگرم من پەلاماتێم ئەمانە قەیناکە بەڵام ئیسفادێشم بۆت ئەبێ کاکەژیان ئەم هەموو دز و جەردەت پێ ئەناسێم لە دەوروبەری خۆتایە کاکە ئەمانە هەمووی گۆڵی لێکن ئەمانە هەمووی گروپن ئەمانە هەمووی جاسووس هەمووی مخابراتین وەرە گوێرە ئارام محەممەد بگرە سۆ بە قازانشتە پاڤی جای تاڵەبانی
ورجوم يقول لك بوي شيخ احمد لقال باتيا لقال اطلاعاتشه هدسي هي خوش بيستا شيخ احمد برايشي هي ناوي حاجمي حدين بلما بدل معناك بخوم درماني اكسبيرك الحمد لله عظيم او دايا مالك كاكيشان اي هونيتو اخو عظيم كاك شيخ احمد برايشي هي ناوي حاجمي حدين لقال فريد الناوي بل برسي قريه بسكاني دروي شيتين ها مو براكاني خواني ناو باش نيه تخواي شوراين ده مش برام هي 15 عشان ناري خصنا قلاكا النوكو شديد ممكن يا باتي ممكن هذيك الناس بخوا ما مناو خلق كل باجي زول قور ما عجزا بخوا بلا كان مهمين مناو بس ما قدي اسك اسا حق انا قلناك من نوكو توشي بلاو توشي مشكله من بابوني منو حق انا قلنا هذيك الناس بخوا هل ممكن دايكو باو بناو براين بخن براين تو او بداك راس اما نيان كل داخل كي باتي دلي منها كاز نري على محمود واقصيكي قسم بخوا او على محمود مشكي فراوانا هر کسی کی تر وایه روزی 2000 جونی اخلاقی بجن و خوش و دایکی هشی مسئولی پاتوی کتی ادا کاکجن او على محمود چون که هم مکتبی خندوتو بوی قد نشدنا مسائل جن و علم بابتنا اگرشی تر وایه قسم بخوا اما موبایلک خوش بیسا اما دو موبایل عزیزان وکو اما دو موبایل او دانیک تیش استاک خسی بیکم بشرف محسی موبایلک استانیه موبایلی تیای خوا وکیل صدنا فيلم روتي او مسؤولان رسمي روتي المسائل الاخلاقيه لو موبايلي على محما هيبه بشرف وجدان كسكي تربوا جاتي من تنفس بويا هم بلاوا كدو يخو منهم جام شاو كاكا بيسو حوصل تو الرجل نقل رجل يقل يرم شي بولاتك خو تو هموش تك روخيني براسي برام على محمد تحملي كدو راسي حتى حملي كدو قيناك مشكله نيكاك او ان بياون والله من بياو او جوازي كمان براسي جوازي بياو لقمنا بياو هي كاك او ان بياون على محمد بياو طب ابا عاصمه مسلك اما وكوتما شيخ احمينو كان براش هي ناي حاجي محيدينا لقى فريد الناوي بل بس يقري بس كان تلوي شتيه شاري مع مصيانيش هي شيخ عتايا كخاني جروبي كومباني الرسنه باشا براش شي ناوي سرور خاني كونكيت باشا اي سبيل مكوتو كعتاش بلادي بلادي عزيزاني من باشا يعني الشيخ احمينو كان براي حاجي محيدينا براي عتايا براي سرور شوال برا خوش بيست بس خليك تسيو تدين شوال برا باشا برايك شي كان يسرور خواني كونكريتي باشايا اوه شيخ احمو شيخ فاخيري لفك فروش جاء الشيخ فاخير ششحو بلا بن عزيزاني آل محمد اتشون هيني انا كل مسألة لفكي انا فروش يعني اهابو لايتوي باش متوزي بارم بيت شوى تلفزيوني بيب كرم يعني بانكي انغولا شي بانكي كابو ك اتنيا او سدمانه تبخو هنبو مثلا ام سبليت ونازم امان نبو بانكيك وهالوايا كل هالوايا او بانكانا لو بانكاني هنا يفروش ولا مزاخانه كحوش ويساي من ام شيخ فاخر وماخر وعلم بابتانا اسا امانه توابي او منطقيان كنترول كردو هر هم يندزي وعزيزاني من عرزنا ما وهمين الزين شيخ احمينو كان شيخ فاخري قيوان اللي في كفروش هر هم امانه خليش يدزي وطلاني بيروشتن لقى ملا ياسين عزيزاني على محمد باشني جاران لكردستانا تنها متلك بروبوز بو باشا استا هرشي زوي باشا همي بو او انا عزيزاني من عدناني حميمينا محمود سناوي كاتي خوي ايانود قلميان اسا قلميان واتا ايما بلام اسا اوانيه اسا قلميان عدنان ومحمود اوانيه عدناني حميمينا شيخ محمود سناويش بو اوي كسابتك اخوان دي تيك نتشي بيدنگ بو خوان دانشتون شركان لي وانا بارك اخوان ورا قلنو اي خون دولمان بنو طاو حقيشتي شاني بوي بوستا كاني قلميان بمجوري عزيزان اداري قلميان شيخ جلاله لبساي ملبن شيخ مقداده يكم دزا او شيخ مقداده ما استوى جيغي لبساي ملبن شيخ عبد الرحمن بربري اساسي قلميان شيخ وليد برازي بولا سيوان طالبانيه باجني بولاي سيوان طالباني جام زور رزي او سيوان طالباني مقلب الشهيد بو بلان بولاي كوري زون على بالا جايسه بين شجن بين بيو كدوم لو قلمينا على كاغرام او بولاي وازمان لنا عينت اشي داي الى قيان ديك كاك بالقران جنهب وقريا تلي كاغرام نايجور مقسم كما تسم بمكوج نشتيكم ديبكن يعني بولا تو بوزناني كاكيش ها توعيبناكي هرجني قبيني سلي رقمك نبرو تليفوني بوكي من بولاي سيلوان طالباني ما توانيش بيتك من فلان خطواتناكي شي براسك تو دانا وشي بابا تو حرمتي باوكي بقول من كباوكي سيلوان طالباني ابراهيم تو خطواتك يا شابو بولاي سيلوان طالباني كاك تو باوكي تبدناو كدو براسي كاكي اما شي براسي يعني كاك خو مسؤولي حوقنيه بابا خلق بيني وحسن شنيكا كاكي
خلق بيني علاقة لقش نكاد روسكا من نبيني وكاكتور لبروي بارتي لروج شيكا تا حرشني بهالبيدي بيوكي نشوي دنيا شوية كاكا بر الله يبيروج كاكا ها ايش نكاني خدام بيدي بكسوناكا دابا خويا كنوانيش باباش بيزال دابا خويا كان مادام خوتان روجانا 100,000 البوصاج اللي خلقك والله عزيزان شنيش نقول بولاي بيوتني بولاي واز من هنا كاكا باجني لا برجنا كان جناير ناكن بلاو كمو بلا امجن وتانا لا بري اشنا سدي تعداي لي كان اي كوجن على بابتها كاكا جن هي بتجيش كراي الناوا بو شو بو مريوان وبوسنا على بابتنا بيدي بيو كدوم رقمك يملا يا عزيزي يا محمد باجني نازل نقول انا رشا كي جتلور بو لقال هنا ما قال له البوداي شو لا بافلو على بابتنا لقال وهاب الله جي على بابتنا او بتجيش كداما راي كدو حد قيل شو لك يا ساكاكي باجني لا ما داي سكسي ليك كاكا والله بقولي حاجة علي باوكم باشا بقولي او حاجة علي باوكم نعم كيلا لا ما على كاكا انا من امهم ببيتين ناكلي ام او افرت والله كاكا انا من امهم بيتين ناكلي كاكا انا يكيني دوان نسيانيه اما من وهابوا علي اموا علي قولان شو علي ام مسؤول او مسؤول عليها الرام كدو براسي رام كدو شنبو ايران باجني كاكا عيب بيشرف يا كاكا جنيكيش حزنيكي كانكا بنمونه بباره هل يخرنن ام لقى الراعي بدتي بيا بيش يجتر ام لقى اشياء بيش يجتر بناموس فيديو بيشرش من لا لوش ناريكا لقى همو امانه بيوندي يعني باجني امانه كاك بس خم حسنا بخم لو او موضوع اخلاقي انا بت جا هالشيء فيلم لي بيت اي هوا كفيلم لي ها فيديو كان ضابط زي المكسر بس يوجنا انا كاك عيب كاك توزي بيابن برايمن توزي بيابن جنيه كيا بهمومي هرباني خويا وثقه متمانه بتوكا لقلتو يا اخوي هي تشوفوش ببيايتني مناسينا ما ينير ابو باخي اولادري ما ينير ابو امر رفيق كاكجن والله افتي لقل بسوبيش كاساله جترو لكي وهاب الله بجيو لكوماندو سكسي كدو عزيزاني انا محمود فيديو كيم لا فيديو سياره اللي اخرت سياره كشي بفيديو لا سياره فيديو جراو بوم افضل بو نادم كاك معقوله توجني من يبو دابانزكس ومكن توزي بوسن براسي بو اويا كيك الناوتان نبم لكم الجاي كرديا هموتان بدناوكم واتان ليكم مش نكانتان راك عليتان براسي توزي بياو توزي مردن كاك او مكن بولا يصيروا طالباني توش بوسا ها نانا يكون يصيروا طالباني مشكله خوتو كل الكسيكيت باوكي بياو تو نابيايت كنتو كلماج اما اوش جاجاي تور معزز زين هذا ليه كاكا جاجال خوت فيلم ليه تور من بنابم ام همنا عداله يا بركه زولنا خوشه بالقران كاكا والله زولنا خوشه ورجني بيو بلا كاكا ام هم بيتر ناكلي لا كلارو لا كفريو انير ومج نداما بوت جترو جاب بوت بو ام باغ بو اوبا رايك انهاري كاكا ماشا انهاري كاكا جا شلون واي ببريمن عزيزي من لك ناترسم ازان بو شو كم راسي على بكاكجا من علاقتان بينيوا كباشا دانشتوا باشا روتا همو وزيرو جزيرو ما ساجكان على كاكا على باشا رودنيا هم جلكاني اوريش ما هو اويا من علاقه هنا من علاقه اللي بس على باشا شي على باشا شي براني روتا طاوش كبنالا من جوام كاكا من همو بردكاني داي خمس وتانو من ناقر مو دوا جاريكي كاكا كاتلا تشيب ترسم من كاكا ايدو همو بردكاني سوتانو كاكا باوكم مدنا بيني ودايكم مدنا بيني وخشكم مدنا بيني برام مدنا بيني كسكار مدنا بيني ولاتكم اللي قد اخذ سر راسي وتنسى حقيقه والله او بنا مالي بازاني بيوبونا بنا ماي طلباني بيوبونا ابوها او ارى محمن قول باران كذا بيان تيتو كم بياوي لبروي تو سي صلاه تسيم نبوي بمهم ودزي وقندلي بشرفيه كان باشي كل سنه هي قسم بخوا مسؤول بازاني يشير قباد بافضل هرهم يعني امانه اجل بيوبونا مدبونا ابوها هرهم يعني قول باراني ارى محمن كذا بوتا تويا كان بياوي لكودا كلا جيانتا ندزيكر نغندليكر نبي شرفيتكر نامكر لسال امها مدزي بحرمتيتو هزاقسا بيموت ابوها اوان كلمه براسي بقول براني كلمه بداخو برام امان رقي عندما لبي راسي كارم دبر هو حاجات اللي خوتني باشي ني مثلا مسائل الاخلاق كانت كاكش انا والله انت وكوتم اداري قال الشيخ جلال وكوتم عزيزا بابير نشي لبرساي مال الشيخ مرداد جاي لبرساي مال الشيخ عبد الرحمن باروبري اساسي قال الشيخ وليد برازيس بوليسيون طلباني باروبري السنديكا الشيخ عدنان باروبري مين الشيخ جلال هيك عزيزا قال ميان بطولي بس امانو كاول بو هادشي عزيزي دزراو عزيزاني
هەرچی شەقامی دزا شەقامی هەیە ئێستا بەڕەسڵ بۆیان نادوم ئەم لای نازانم چەند و ئەو لای چەند بەمەتر جیان کەوتو ئەیکەن بە ڤێلا و بە خانوو بخۆن ئەیفرۆشن گوێی سیروان و ئەمانە هەموویان فرۆشتووە جەماعەتە هەموویشی جەماعەتی پاڤڵ و قوباد و شێخ ئەحمەدی نۆکار و لەگەڵ جەماعەتی قەیوانە باش نی هەمووی ئەمان کاکچ گەرمیان بە تەواوەتی خوراوە هەمووی دزاوە گەرمیانی ئەنفال کراوە بە هەزاران هەزار خێزانی ئەنفال کراوە لەو گەرمیانە هێن نانی بیخوا کاکە ژیانی نییە ئازیزانی ئارام ئەحمەد باشێ گوزەرانی نییە لە هاوینە لە گەرما ئەتەقێ لە زستان لە سەرما ڕەق بێتەوە کەچی ئەم دزانە عەرزەکەی ژیان ئەفرۆشن بۆ پارە بۆ خۆیان ئەم بێشەرەفانە ئاسیانی ئارام ئەحمەد باش نی من نازانم شوێنەکەی پێڵێن ڕێگای حەولیە دیارە خەڵکی کە ئەزانێت کە بە دۆریە ئەڕوا باش نییە پشتی کەلاری کۆن ئەڵێ 50 متر ئەولا 50 متر ئەولا ڕێگاکە بڕیوانە یانە بە کۆمپانیای قەیوان بۆی بیکا نازانم بە شوقەیەکە بە ڤێلایەکە بە چیەکە کەسیش نییە بڵێ کەتان بچن باش نییە ئەوەش حاڵی بادنێن وەڵڵا عەزیزان لە زاخۆوە تەلەفۆنیان بۆ کردووم ئەڵێ کاک ئارام ئێمە بناری چیامان هەیە لە مەنتیقەی زاخۆ ئەوانەیە باشێت لە ئاکری و لەوانەیە ئەم بنارانە ئەوەتەی تاریخی ئێمە بنەمەڵەمانی هەل لەویایە ئەڵێ کوڕێکی ماڵی بارزانی یەت ئەڵێ ئەو دەڤەرەمان پێ بفرۆشی ئێمە ئەواکەین بە سەیرانگا بۆ هەموو کۆمەڵگا و بۆ خەڵکو و بۆ ئەنە بابەتانە ئەڵێ بە زۆر لە قوڵمان دەرەهێنن لە دوایە ئەیکەن بە ڤێلا و ئەیکەن بمانە هەمووی بۆ خۆیان کاکچە بنەماڵی بارزانی لەو مەنتیقەی بادینانەیە لەو مەنتیقەی هەولێرەیە هەر بنەماڵێکی هەر کوڕێکی ماڵی بنەماڵی بارزانی هەر کچ و هەر ژنێکیان کام عەرزەیان بوێ کام شاخەیان بوێ کام ماڵەیان بوێ کام ڕۆکنیان بوێ داگیریەکەن یەک کەس لە بەرامبەریان ناخاوەنی هیچێکی خۆی نییە لە بادنان و لەمانەیە کاکچە دڵنیا بن لەوە عەزیز ئیتر قسە ناکەم یەک سەعاتە قسەتان بۆ کەم عەزیزانی ئارام ئەحمەد باش نییە بەهەرحاڵ من هاتمە کۆتایی خۆشەویستیم بۆ هەمووتان هەیە من لەم شەڕانەیە هیچم پێ نابڕێ ئازیزان تەنها خۆم ئازاراوە کەس و کارم ئازار داوە ژیانی خۆمم داناوە 27 ساڵ تەمەنی گەنجی خۆم یعنی جوانترین ڕۆژەکانی تەمەنی خۆم لەم ئەوروپایە خەڵک ئەچوو بۆ دیسکۆ خەڵک ئەچوو بۆ بار خەڵک ئەچوو بۆ جابخانە و بۆ سێکس خەڵک ئەچوو بۆ هۆتێلەکان بۆ ڕابواردن خەڵک ئەچوو ئەم وڵات و ئەوڵاتێ کرد ئارام ئەحمەد لە پاڵتاکە دانیشت شەو تابیانی قسەی کرد ئارامە لە فەیسبووک و شەو تابیانی قسەی کرد هەموو گەنجی خۆم لەم ئەوروپایە دانا بەبێ ئەوەی یەک کەس دەوام لێ بکەم دژی دز و جەردەکان بەڕاستی تەواوی ڕەفیقەکانی من هەمووی پرۆسەیەکی هیوای هەیە سێ دوکانی هەیە 4 مارکێتی هەیە سیارەکەی بای 100,000 پاوەنە بای 100,000 ئیرۆیە هەیە بای ئەوەیە ئەم ئارام حەدانیش لە ئەوروپا هەموو کرێکاریەکەم کرد ژیانی خۆم دابین کرد هەموو ژیانی خۆشم بەخشی بە خەڵک دژی ئەم هەموو دز و بێشەرەف و بێقیمەتانە کاکەجیان دڵنیاش بن لەوە کەس نەڵێ قسەکان سوودی نییە قەسەم بەخوا قسەکانم زۆر سوودی هەیە بەخوا و پێغەمبەر هەچی مەجلیسی ئەو دزانێ باسی ئارام ئەحمەد قەسەم بەخوا خەوم لێ زڕاندوون خواوەکیل هەچی مەسئولی دز هەیە هەچی دەوڵەمەندی بێشەرەفێ لەو کوردستانەیە خواخوایەتی ئەو ئارام ئەحمەد ئاسواری نەمێنێ بۆ ئەوی باسی نەکات باش نییە قەسەم بەخوا هەمویان لە ئارام ئەحمەد تۆقیون کاکەجیان بە وجدانم 100 دانە واستەیەکەن بەس بۆی ئارام ئەحمەد باسییان نەکات باشە بە قورئان باشە دەبڕن خواتان لەگەڵ بێ ئازیزانی ئارام ئەحمەد شەو گاتان خۆش بێ بەخێرچن